حادثة كان كوبو حادثەکە حرەبەکە لەولە لە عەبدولقادر لەسەر خۆدەی هاژوا لە زادەکەی ئەوانیش ناو سیارەی بوو ئەوانیش ناو سەیارەی بوون دەهاتنەوە لە خستەخانەی لە دەختۆری چوو بە خستەخانەی نەخۆش بوو مامۆستا عەبدولقادر نەخۆش بوو چی بوو مامۆستا مامۆستا عەبدولقادر هەندێک سینجی تەشەنوزاتی کردبوو چوو دوایش وەڵامی دامەوە لە تەلەفۆنی گوتی دا هیچ نەبوو بەسیط بوو گوتی التیابات شتی وام نەبوو قەت قیچەک تەشەنوزات و عیلاجی وەرگرتیا لە خستەخانەی میهرەبان و گەڕاوە یعنی ئەو هەتا لە خستەخانەش تو پەیوەندی لەگا بوو تەلەفۆنی حتا سارێکێک پێشتر پەیوەندیمان لەگەر هەبوو هەر هەمومان باشە مامۆستا عەبدولقادر لە ڕۆژانە ئەسلوبی کوبوو کوڕەکی چۆن بوو تا چەندە تو لێی ڕازی بووی چی دایکی بە هەموو کادە من لێ ڕازی بووم زۆر مەمنونیمە بە بەعشتی بەرین خوا شادیکە فیردەوسی ئەحلای بە قسمەتکە یا ڕەبی خوایە ئەسلوبی کوبوو لە ماڵێ نەرمونیان بوو زۆر زۆر هەرچی بمویست بە حازر بوو لە بۆ کوڕی چەندەمت بوو مامۆستا عەبدولقادر کوڕی یەکەمم بوو نۆبەرم بوو یعنی نۆبەرت بوو منداڵ یەکەمت بوو بەڵێ ینی لە ماوەی ئەو هەموو ساڵێک کە خوێندنی کردبوو لە کوێن خوێندنی زانکۆی کرد مامۆستا زانکۆ لە سۆرە لە سۆرە بەڵێ بووکەکەت خەڵکی چێندرا بوو کەژمە خەڵکی سۆرانە خەرچی سۆرە بەڵێ ئێستا چیان لە دوو خۆ بەجێهێشتێ منداڵەکانیان چەند کچەک ساڵ و کوڕەکیان کچەکەیان 3 ساڵ و شتەکە گەورەکە کوڕەکەشیان 3 مانگ و 15 ڕۆژ لە داوامێک بوو مامۆستا لەبوو لەگەڵ مەکتەبێ ینی مەزبوط بوون زۆر باش بوون ئێستا مامۆستایەکان لەکنم بوون تازە ڕۆیشتن گوتیان قەلەباڵغە زۆر لێ ڕازی بوونەوە زۆر لێ ڕازی بوون هەر هەموو گوندیش لێ ڕازیە ئەهلی مزگەفت و جەماعەت بوو ئەهلی مزگەوت بەڵێ الحەمدولله کن نەخۆشی دەکرد دەستەوە مزگەفت و جەماعەت زۆر لەگە برادەرەکانی ڕێک بوو لەگەر ماڵی هەڕێک بوو ڕاستە ماڵی زیاد بوویان لەگەڵ تو لە ماڵی زیاد بوو بەس هەر لەکنە من زۆر دەژیا یعنی نانوشتی لەکنە من دەخوا لە مەکتەبێ دەهاتەوە سەردانی